سڵاوتان لێبێ بینەرانی بەڕێز ئەم هەفەیبینەی ئەم جارەمان لە شاری ئەلبێ فەڕەنساوەیە لەگەڵ خاتوو ماغی کریستیان ڤێردیێ ژۆگلا ئەندامی پارلەمانی فەڕەنسا وتەبێژی فراکسیۆنی پاتی دەسەڵاتدار پاتی کۆماری بەرەو پێشەوەیە و بە دۆستی گەلی کوردستان ناسراوە. ئەمانەوێت چەند پرسیارێکی لێ بکەین خاتوو ماغی کریستیان، ئەمانەوێت لەو پرسیارەوە دەست پێ بکەین. سەرۆک کۆمار ئەمانوئیل ماکرۆن سەردانی عێراق و هەرێمی کوردستانی کرد و لەوێ پێشوازیەکی گەرمی لێکرا و ئەو پێشوازیە گەرمەی کە لێی کرا لە هەرێمی کوردستانی عێراق چۆن لێکەیتەوە؟ من زۆر شەرەفمەندم کە سەرۆک کۆماری فەڕەنسا سەردانی هەرێمی کوردستانی کرد. ئەو خاوەنی قسە و هەڵوێستی خۆی بوو، ئەو پەیمانانەی کە دای بردیە سەر. ئێمە ژمارەیەک ئەندام پەرلەمان لە دەوروبەری بووین و هەمیشە هاریکاری بووین. ئەوەی کە زۆر گرنگ بوو هەنگاوە سەرەکیەکان بوون کە کەوتنە ڕێ و ئێستا دەبێت ئێمە جێبەجیان بکەین لەسەر ئاستی وڵات و هەروەها لەسەر ئاستی هەرێمی ئۆکستیانی کە لە هەموو بوارێکدا زۆر دەوڵەمەندە. لە بواری کشت و کاڵ، پیشەسازی، گەشت و گوزار و کۆمپانیای بچووک، هەروها زۆر کۆمپانیای زەبەلاحی تێدایە، بۆ نمونە کۆمپانیای دروستکردنی فڕۆکەی ئێرباس. ماوەیەک لەمەوە پێش سەرۆک کۆمار ئەمانوئیل ماکرۆن نامەیەکی بۆ سەرۆکوەزیرانی هەرێمی کوردستان مەسعود بارزانی نات و سوپاسی کرد، سوپاسی و پێشوازیە گەرمیی کرد کە لە هەولێر لە سەرۆک ماکرۆن کرابوو. لە عورفی دیبلۆماسی فەڕەنسیدا ئەو جۆرە نامەیە چۆن لێکەیتەوە؟ مانای چییە؟ سەرۆکی فەڕەنسا هەمیشە هەر وشەیەک دەری دەبڕێت، لە بەرامبەردا خۆی بە بەرپرسیار دەزانێت. کاتێک دەڵێت دەمەوێت پەیوەندی لەگەڵ هەرێمی کوردستان هەبێت، کەواتە جددیە لە بڕیارەکەیدا. هەروەها لە ژیانی ڕۆژانیدا زۆر ڕاشکاوە، زۆر ڕاستگۆیە لەگەڵ خۆی و لەگەڵ دەوروبەرەکەی. لەبەر ئەوەیە من شان بە شانی وەستاوم، کاری لەگەڵدا ئەکەم. سەبارەت بەمانەش چەند هەنگاوێکی گرنگمان بڕیوە. ئێستا گرنگ ئەمەیە کە ئێمە چۆن بتوانین ئەو بڕیار و پرۆژانە جێبەجێ بکەین کە لەسەر دوو ئاستە. ئاستی یەکەم وەک دەوڵەتی فەڕەنسا کاری لەسەر بکەین بۆ جێبەجێکردنی و ئاستی دووهەم لەسەر ئاستی هەرێمەکانە کە دەبێت چۆن بڕیارەکان جێبەجێ بکەین. گرنگەوەیە دەرگامان بۆ کراوەیە و ئێمە سربەستین لە ئەنجام. با نمونەیەک باس بکەین. کاتێک سەرۆکوتی من ئەو ژن و منداڵە ئێزیدیانە هەندێکیان لێدەهێنمەوە فەڕەنسا، خاوەنی قسەی خۆی بوو، جێبەجێی کرد، بڕیارەکەی جێبەجێ کرد. لێرەدا دەمێ پێتان بڵێم کە سەرۆک ماکرۆن هەمیشە خاوەن قسەی خۆی بووە. خاتون تۆ بە دۆستی گەلی کوردستان ناسراوی، ئایا پێت خۆشە سەردانی هەرێمی کوردستان بکەی؟ ئەگەر وەڵامەکەەوە بڵێیە پلانتان چییە لەو بارەیەوە؟ بێگومان زۆر خۆشحاڵ دەبم، چاوەڕوانی ئەو ڕۆژەش دەکەم، بەڵام کەی؟ ئەگەر ڕۆژێک دەرفەت هەبێت دەمەوێت بێم و کوردستان و هەموو ئەو جوانی کە لە کوردستان هەیە بیبینم، کولتورەکەتان بناسم، ئەو وڵاتە و خەڵکی ئەو وڵاتە ببینم لە نزیکەوە، گفتوگویان لەگەڵدا بکەم، لەگەڵ خەڵکەکە کەمێک هەڵسوکەوت بکەم. من زۆرم حەز لێیە کە خەڵکانی وڵاتانی دیکە بناسم، لە کولتورە جیاوازەکان شارەزا ببم. لەبەر ئەوەی من وەک پەرلەمانتار جگەلەوە بەرپرسیارەتێکی دیکەشم هەیە کە ئەندامی کۆنسەی یەکێتی ئەوروپاشم و لە چەندین جێگا سەردانی کەمپی پەنابەرانم کردووە، بۆ نمونە ئوردون. لەبەر ئەوەی کە گرنگە کاتێک کەسێک دەچێتە شوێنێک کولتور و خەڵکێکی تر دەبینێت و لە ئازار و خەمەکانیان دەبێت تێبگات. بەم شێوەیە دەزانیت کاتێک دەڵێیت ئەو پەنابەرانە خۆگونجاندن یان ئاوێتەبوونیان تێدا زەحمەتە، کەمتر تێکەڵ بە خەڵکی دیکە دەبن لەبەر ئەوەیە هەموو ئەو ئێش و ئازارەی هەیەە یاخود پێشتر هەیان بووە. ئاسان نییە ئەو مێژووە تاڵەیان لەبیر بەریتەوە، یادەوەریە ناخۆشەکانیان بە زوویی لەبیر بەریتەوە. بۆ نمونە ئەو ئێزیدیانە فێرن بە یەکەوە بژین. زۆر جار ئەو پرسیارە لە خۆم دەکەم،
ئایا ئەمە کارێکی دروست و ڕەوا بوو ئێمە کردمان کە لە یەکتریمان دابڕاندن؟ لەبەرەوەی ئەڵمانەکان هەمویان لە یەک جێکۆ کردەوە. تەنانەت ئەو پرسیارەشم لەسەرۆ کرد ئایا باشتر نەبوو هەمویان لەگەڵ یەکتر بن چونکە پێکەوەبوونیان ڕێگر نییە لە بەردەم خۆگونجاندنیان لەگەڵ کۆمەڵگای فەڕەنسی. پێشوازیکردن لە کۆدانی یەزیدی لە هەرێمی ئۆکسیتانی هەواڵێکی خۆشە. هەرێمی ئۆکسیتانی چی پێشکەش بە و کۆدا یەزیدیانە کردووە؟ Le travail n'est pas fini avec les familles des Yézidis, c'est pour ça. بەڕاستی کارەکە تا ئێستاش بە تەواوەتی کۆتایی نەهاتووە، واتە تەواو نەبوو هەر پرۆسەکە بەردەوامە. لە بێبەختیاندا لەگەڵ هاتنی ئەوان بە ماوەیەکی زۆر کەم ڕوبەڕووی ئەو پەتاجیهانیە بووینەوە کە پەتای کۆرۆنا بوو کە هەموو کاری وەستاند، هەموو سێکتەرەکان وەستان، خوێندن، فێرکردن و هەموو کارەکانی ئێمەی زەحمەتتر کرد. نەمان دەتوانی کورسی زمانیان بۆ دابین بکەین. هەموو کار و پلانەکانیان تێک چوو. منیش لەگەڵ سەر و کۆمار دانیشتم و ئەوم ئاگادار کردەوە لەو پێش هاتانە و هەموویم پێڕاگەیان. ناشتوانین لێرەدا کارەکانمان ڕاوەستێنین. دەبێت ماوەکە زیاتر بکەینەوە، واتە دەبێت ماوەیەکی تریان بدەینێ بەو خانەوادەینەی کە دەیانەوێت خۆیان بگونجێنن و فێری زمان و ژیانێکی نوێ ببن. دەبێت کاتێکی زیاتریان بۆ تەرخان بکەین و زیاتر لەگەڵیان هاوکار بین. بە خۆشحاڵیەوە دەتوانم ئەوە بڵێم کە ئەو کاتەی من داوام کرد جەنابی سەرۆک ڕەزامەندیدا واتە قبوڵی کرد کە بڕی تێچووی هاوکاریکردنیان ساڵێکی تریش درێژ بکاتەوە. لە هاوکاریکردنەکان هەر بەردەوام دەبووین تا ئێستاش بەردەوامی. ئەمانجی ئێمە ئەوەیە لێرە کە ئەو خێزانانە بکەونە سەر پێی خۆیان، پشت بە خۆیان ببەستن و سەر بەخۆ بژین. خاڵی دووهەم کە کەمێک زەحمەتترە بە جەنابی سەرۆکم ڕاگەیاند کە ئەو ژن و منداڵانە هەندێکیان بە تەنیا لێرن کە سوکار و براو دایک و باوکیان لە کوردستان بەجێهێشتووە، واتە هەندێکیان بە تەنیا لێرە دەژین. هەر بۆیە ئەمە وا دەکات کە باری دەرونیان باش نەبێت. هەر بۆیە داوام لە سەرۆک کرد کە ڕەزامەندی بدات بەهێنانی کەس و کارەکانیشیان. دەنا بارودۆخی دەرونیان خراپتر دەبێت، بارودۆخی دەرونیان جێگیر نابێت و ژیان بە سەربردنیان لە فەڕەنسا ئاسان نابێت. هەڵبەتە ئەوەش بڕیارێکی سەختە، بەڵام کاتێک کە گوێی لە قسەکانی من گرت ئەو کاتە دڵنیا بووم کە لە ماوەی سەرۆکایەتی خۆیدا بڕیاری ئەوەش دەدات. لەبەرەوەی کە کاتێک کەسێک باری دەرونی ناسەقامگیر بێت ناتوانێت پێش بکەوێت و ناتوانێت بە باشی بژیت، بۆیە دەبێ هەمویان لەگەڵ یەکتر کۆ بکەینەوە، ئەو خانەوادانەی لە یەک دوورن نزیکیان بکەینەوە لەگەڵ یەکدی. Parce que là, c'est une souffrance psychologique. Et quand on a une souffrance psychologique, c'est difficile d'avancer. دۆستایەتی نێوان گەلی فەڕەنسا و گەلی کوردستان مێژوویەکی هەیە و بە چەند قۆناغێک کوردان ڕویان لە فەڕەنسا کردووە. ئاوێتە بوونی کورد وەکو مرۆڤ لە ناو کۆمەڵگەی فەڕەنسی چۆنە بینی؟ En fait, c'est difficile de répondre à cette question parce que avant de rencontrer les familles بەڕاستی منەوەتان لێ ناشارمەوە. من پێش هاتنی ئێزیدیەکان من کوردم نەدەناسی، تەنیا یەک کەسم دەناسی کە کۆڤیتی کچی زوبێرمائیە. ئەویش خۆگۆنجاندنەکەی لەگەڵ کۆمەڵگای فەڕەنسی بێوێنەیە و لە ئاستێکی زۆر بەرز و هەڵگری چەندین بڕوانامەی باڵایە. تەنها ئەوم دەناسی، کچێکی زۆر بەتوانایە. بەڵام دیسان بۆ وەڵامەکەی پرسیارەکەی جەنابەت سەبارەت بە ئێزیدیەکان بڕیاریان داوە بڕۆنە پێشەوە و خۆیان لەگەڵ کۆمەڵگەدا بگونجێنن. ئەمە شتێکی زۆر باشە و ئەرکی ئێمەش لێرەدا ئەوەیە ڕێز لە بڕیاری شێوەی ژیان و کولتوریان بگرین، هاوکاریان بین. هەرێمی کوردستان بۆ فەڕەنسا و بۆ هەرێمی ئۆکسیتانی بۆچی گرنگە؟ Alors déjà, من ناتوانم بە نامی هەرێمەوە قسە بکەم لەبەر ئەوەی من ئەندام پەرلەمانی وڵاتی فەڕەنسام، ئێوە باشەوە زانن. هەرێمی ئۆکستانی سەرۆک و ئەنجومەنی خۆی هەیە و لەو بڕیارانەدا سەربەستن. ئەوەی من دەتوانم لەسەر ئۆکستانی بیڵێ ئەوەیەکە خاوەنی توانایەکی گەورەیە
کە لە 13 پارێزگا پێکهاتووە ئێمە وەک ئاماژەمان پێدا زۆر دەوڵەمەندین و خاوەنی کۆمپانیایی پیشەسازی بچووک و گەورەشین لە هەمان کاتدا لە کاری دەستی بچووکەوە تا دەگاتە کۆمپانیای دروستکردنی فڕۆکەی ئێرباس لە ڕووی کشت و کاڵیشەوە دووبارە زۆر بەهێز لە هەموو بوارەکانی کشت و کاڵ مەبەستمە لە چاندن لە پەروەردە لە هەڵبژاردننی هەموو جۆرە توخمێکی ئاژەڵ و پەلەوەر شارەزاین لە بواری ژووری پلاستیکی و هەروەها هەڵبژاردننی هەموو جۆرە تۆکان هەروەها دەوڵەمەندین لە بەرهەمی باخ و باخداری میوە و گەڵامێ و شانسی هەرێمەکەمان لەوەدایە کە هیچ کەم و کوڕێک لە بەرهەمهێناندا نییە. Là, vraiment, on a toutes les possibilités. بەڕێزت پسپۆڕی بواری بانکیت لە هەرێمی کوردستان گەشەکردن و پەرەپێدانی ئابووری و بازرگانی دەستی پێکردووە و بەردەوامە بۆ ئەوەی کە سیستمێکی بانکی وای هەبێت کە وەڵام دەرەوەی ئەو گەشە پێدان و پەرەپێدانە بازرگانی و ئابووریە بێ چی بە باشەزانی دیدە چییە لەو بارەوە؟ دامەزراندنی سیستەمی بانکی پرۆسسێکی زۆر ئاڵۆزە بەڕاستی بەڵام کارێکی کردەیە ئەنجام دەدرێت جارە دەبێت وەک هەنگاوی یەکەم بانکی حکومی هەبێت کە کارەکە زۆر ئاسانتر بکاتەوە ئەگەر من باسی ئەو بانکە کشت و کاڵی خۆم کاری تێدا دەکەم بکەم ئەو جوتیارانە نەیان دەتوانی خۆیان بەڕاستی پێداویستەکانیان دابین بکەن کۆمەڵەیەکی هاوکاریان دروست کرد و بۆ ئاسانکاری مامەڵەکانی خۆیان ئابە و شێوەیە ئەنجامدا لە بانکەکە. خاتوو ماغی کریستیان ڤێردیێ ژۆگلا ئەندامی پارلەمانی فەڕەنسا سوپاس بۆ ئەم دەرفەتەی کە بە ئێمەدا بینەرانی بەڕێز ئێوەش شاد و سەرکەوتوو بن و سوپاس بۆی کە لەگەڵمان بوو.